ئێستا گەر باران وەکو پێویست با وەکو سار وەکو پار باە ئێستا تەنی زوو هەیە بە 400 بە 420 بوو ئێستا بە 480 بە 490 کو تاسیینەکە زۆریش تاسی لە بازار کردووە وڵای ئێستا نرخی جۆ گەنم ڕۆژانەیە لە هەستانە لە دابەزینە تەنی ئێستا جۆی باش هەتا 600 دەچی 670 دەچی 490 دەچی حەسەب جۆیەکەیە ئەگەر لەبەر دەرۆژ نەبی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرۆ هاوردەی هەرێمی کوردستان دەبی هاتو چۆیەکی واڵە هەیە ینی باشە نرخەکان زۆر گران نیە بەس وەکو پێویست برێ زۆر گرانبی ڕۆژانێ دەبینی هەر دەسوودا دەبزی بە کەمی هیچ کە ساریوەش کە هیچ کە ساری ڕووی لە هەرێمی کوردستان کردو بارانکە وەکو پێویست نهاتووە بتوێنێتەوەی وەزعەکە بڕێک بازارەکەی دەجوولێنی هەر دەستی دەگوترێت نرخی جۆ بە شێوەیەکی بەرچاو گران بووە ئەمە چۆنە بۆم باس وڵای زۆر گران نەبوو وەکو پێویست برێم زۆر گرانبی بە 480 490 هەتا 600 دەڕوا جۆی باش شەشوهای فەرق نەکردووە پارەکەش احتیمالەیە پارەکەش هە بۆ سەعرانە بوو تانی 20,000 سەری هاتە خوارێ دابەزینی کردووە هەروها بوو ئێستا گەر باران وەکو پێویست با وەکو سار وەکو پار باە ئێستا تەنی زوو هەیە بە 400 بە 420 بوو ئێستا بە 480 بە 490 کو تاسیینەکە زۆریش تاسی لە بازار کردووە